بینەرانی عزیز لاکوێکن سڵاوێمەتان لێبێ و ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ پرۆگرامەکەمان بەرگێکی هوەری زۆر جوانی بەخشیوە. دوو میوانی زۆر عزیز لای من میوانن، دوو دەستە خوشک، دوو ئەکتەر، دوو شانۆکاری زۆر عزیز. ئەوانیش خاتو دیاری عومەر کە بەڕێزیان ئەکتەر و شانۆکارن، خاتو دیدار عومەر بە هەمان شێوە ئەکتەر و شانۆکارن. ئەمڕۆ لای ئێمە میوانن قسە و باسەکەین لەسەر تازەترین کاریان کە کارێکی شانۆییە بە ناوی ئەلسەیدە. بەخێر بە سەر چاوان. سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتای پرسیارەکانم پرسیار نییە، شتێکی عامە، هەمیشە ئێوە زۆر بەیەکەوە دەرەکەون ئەڵێن خوشکن. بزانم ئەم پرسیارەتان زۆر ئاراستەکراوە، کامتان دیاری حەزەکەی زۆر سپاس بۆ ئێوە. ئەروەڵا لە دەرەوە لە ناو هونەرمەندەکانە لە هەر شوێنێکەمان بینن پێمانەڵێن ئێوە خوشکن، یعنی ئێمە خوشک نین، بەڵام دیدار هەروەکو خوشکێکی بچووکی من وایە. هەم ناوەکانمان نزیکە، هەم خۆشمان هاوڕێی یەکین و باوکیشمان هەر عومەرەی تر ئەوە وا هاتووە، ینی ئێمە هەردووکیشمان خەریکی بواری هوەرین، ئیتر ئەوە هاتووە کە پێمانەڵێن بەڵێ بەڵێ هەر زۆر برادەریشی لەبەرەوە خەڵک سەری لە تێک چووەخوالێکتانەکە خۆی هەمیشە خوشک، ینی شتێکە کە دووبارە نابێتەوە، زۆر زۆر خۆشەویستە، خاستن خوشکی باش. بەڵام لە هەمان کاتە هاوڕێی باشیش ئەگەر ببیانی ببێ بە خوشک لێتەوە لە دڵان نزیک بێ، تامی خوشکێکە یابەتێکی لێگومان وایە. دووبارە بەخێر بن، با بڕۆمە سەر پرسیاری سەرەکی پرۆگرامەکە. بزانم ئێمە هەمیشە دیاریمان بینیوە وەک ئەکتەر، وەک شانۆکار، وەک سەرپەرشتیاری هونەری، وەک مامۆستا، بەڵام لەم کارە تازەیە و بە شێوەیەکی جیاوازتر دەرکەوت وەک دەرهێنەر ئێخراجی تازەترین کارت بە ناوی ئەلسەیدە. بزانم ئەم بیرۆکەیە چۆن هات بۆ لای تۆ، لە چێوە سەری هەڵدا، چۆن بوو بیری لەوە بکەیتەوە کە کارێکی نواندن بکەین بۆ کارێکی شانۆیی؟ بەڵێ، ڕاستیەکەی ڕەنگە ئەمە بیرۆکەیەکی زۆر کۆن بێ. ئەو کاتە کە لەگەڵ مامۆستا گەزیزە ئیشمە کرد ساڵی 2006 و 2007 هەموو جارێ پێی وتم دیاری من ئەو کات ئەندامی تیپیشانوی هاوڕێیانی گەزیزە بووم، هەموو جارێ پێی وتم دیاری بۆ ئیخراج ناکەی، یعنی پاڵپشتێکی زۆر زۆریە کردم بۆ ئەوەی دەستکەم بەکاری دەرهێنانی شانۆیی. بەڵام هەندێک شت هەیە ئەو ترسێنێ هەرڵێن جارێ زووە، بەڵام هەستم کرد ئیتر لە ئێستاە پێویستە ئەو بیرۆکەی کە مامۆستا گەزیزە پێیوتوم و ئەوەش کە هەر لە لای خۆم گەڵاڵە بووە و بەدەر لەوەش بۆ نمونە هاوڕێکی وەکو دیدار زۆر جار پێوتمەیوت تۆ سینەما و تاواو کردووە، بۆ دەستناکی بەکاری دەرهێنانی کورتە فیلمێک. جا هەموو جارێ پێوتم هەر ئیشێکە کرد منە بم بە ئەکتەرێ، ئەوە ینی بەدەر لە دیدار کۆمەڵە هاوڕێی تریش، بەڵام ینی یەک لەوانە دیدار نازە، ینی ئەمانە زۆر زۆر پاڵپشتی منیانە کرد. و بۆ ئەم کارش کە دەستم پێکرد هەر یەکەم کەس پرسم بە دیدار کرد، وتم ئەمەوێ ئیشێکی وا بکەم، چی بکەم؟ وتی بیکە من پشگیری دەکەم. ئیتر ئەلەوەوە لەو ئەو بیرۆکە کۆنانی کە هەم بووە تازەش ئیتر ئێمە پێویستە بەدەر لە نواندن هەنگاوێکی تر بنین کە کاری دەرهێنانە، بۆی خۆمان تاقی بکەینەوە، بزانین هەتا چەند دەتوانین ئێمە ئەو هەنگاوە بنین، هەتا چەند پشگیریمانەکرێ و تا چەندیش سەرکەوتووە بینتیە. لەم کارە تا خۆت بە باش زانی؟ دیدار زۆر لێ ڕازین بەڕاستی من بۆ تەواوکردنی قسەکانی ئەو ئێمە هەمیشە پێمانەوترێ ئەکتەری تر هیچی تر مەکە، تەواو شانۆی دراما مەکە، سینەما مەکە، ینی شوارچەوەیەکیان بۆ سنووری تۆ داناوە، بۆ توانەکانی تۆ داناوە کە تۆ هیچ ئیشێکی تر نەکەی. بەس لە تەواوی دنیاە دەرهێنەرە، ئەکتەرە، پێشکەشکارە، هەتا گۆرانی بێژە، زۆرینەی تری بەشەکانی تری تاقی کردوتەوە. ئەم توانایەکی تری هەبووە خۆشی سینەمای تاوا کردووە، یعنی ئەمە تاوانە ئەم سنوورەی بۆ دابنێت و کاری دەرهێنان نەکا. بەڵام بەڕاستی زۆر گرنگە دەرهێنەر لە نواندنی شابێت، زۆر گرنگە لەبەرەوەی کە زۆر جەختەخاتەوە سەر نواندن بۆ ئەکتەر، هەتا تێبینیەکانیش کە ئەیا بە ئەکتەر چونکە خۆی نواندنی کردو ورترە. شتێکی هەیە باگراوندێکی هەیە، بەتەکی زیاتر خۆی ئاماژەکان ئەزانێ و ئەزانێت کە چی باشە بۆ ئەکتەر. زانم دیدار باسێکی ناوەڕۆکی شانۆگەریەکەممان بۆ بکە، بزانم لە چەند ئەکتەر پێک هاتبوون کە خاتو دیاری پێیوتی بیری وعدەکەی خۆتە کردەوە سەرت ئامادەم؟
شانۆی ئەلسەیدا سێ کارکتەر بوو خاتو دیاری لەگەڵەوەی کە دەرهێنان بوو ئەکتەریش بوو نواندنی ئەکرد و خۆم هەروەها سەرگوڵ حسێن سێ کارکتەری تیا بوو و سێ ئەکتەر بووین لەو کارەیە بێگومان لەسەر بەڵێنەکەی خۆم بووم کە پێم مابوو لەبەرەی هەر کا پێشنیاری بۆ کردم ئامادە بووم زۆر با خۆشحاڵیشەوە لەبەرەوەی یەکێک بوو لە ئەزمونە جوانەکانی من لە کارکردنا ئێستا شانازی پێوەکەم بەڕاستی لەبەری فستیڤالێکی گەورە بوو و کارەکەش زۆر چوە ناو بینەرەکانەوە لەوێ لەبەری ئەو بینەرانی لەو فستیڤالە بوون جگەلۆی کە بینەرێکی ئاساییتیا بوو بینەرەکانی بڕوانامەی باشیان هەبوو ئەکتەری زۆر باش بوون دەرهێنەری زۆر باش بوون دواتر گفتوگۆ لەسەر کارەکە ئەکرایەوە زۆر جوان کارەکان وەرگرتە بوو ئەو پێزانینیان بۆ کارەکەی ئێمە و بە زمانی کوردی لێ تۆ نمایشکەی ئەمە خۆی شانازیە بەڕاستی لەسەر شانۆی بابل تۆ کە یەکێکە لە شانۆ کۆنەکان تۆ لەوێ نواندنکەی بە زمانی کوردی ئەمە شانازیەوە خاتونەکەش کە لەگەڵ تایە هاوڕێتە دەرهێنەرەکەت بێ ئەوە دوو جار شانازیە بۆ تۆ لەبەرەوە لەسەر بەڵێنی خۆم بووم و کارەکەشمان لەسەر خانمان بوو لەسەر ئەو کوشتن و ئەو توند و تیژەی کە بەرامبەر بە خانمان ئەکرێ ڕاستە ئێستا زۆر پێشکەوتن هەیە خانمان زیاتر ئازاترن کار زۆرەکەن لە دەرەوەن لە ماڵەوە بەڵام ئێستش کوشتن و توند و تیژی هەر هەیە ڕۆژانە هەرەی بیستین لەبەرەوە کارەکەی ئێمەش ناوەڕۆکەکەی سەبارەت بە خانمان بوو زۆر باشە دیاریگیان قرس نەبوو کاری دەرهێنانیش بکەی لە هەمان کاتیژە کاری نواندنیش بکەی لەو ئیشێکە خۆتی تیا بوو یاخود بەشەکەت کەم بوو نواندنەکەت کەم بوو هەر پێش ئەوە ئەم شانۆی ئێمە نووسینی هاوڕێم کاروان عەبدوڵڵا سۆفی بوو ئەلێرە خۆی شانۆیەکە ناوی دەردەدڵ بوو بەس ئێمە ناوەکەیمان گۆڕی بە ئەسەیدا لەبەرەوەی بۆ ئەوێ زۆرتر ئەوە نیە بچێتە ناو خەڵکە و باشتر لی تێبگەن و بەدەر لەوەش بێگومان زۆر قورس بوو لەبەرەوەی من ئەزمموی یەکەمم بوو لە ئیخراجا زۆر قرس بوو ئەنی ئەوەنەی تەرکیزم لەسەر نواندنی دیدار و سەرگوڵ بوو هەر هیچ تەرکیزم لەسەر خۆم نەبوو من یەک مەشهەدی بچووکم هەبوو لە ئەخیری شانۆیەکەیە یەمە سەر شانۆ ئەویش پەیامێکی بچووکە ئەگەر نا وەکو حاڵەتی ئیحساس و نواندنەکەی ئەمان هەیەە بۆ خۆم وایە نەم ئەتوانی چونکە تۆ ئەزمموی یەکەمتە و ناشکرێ هەم نواندنکەی هەم ئیخراجکەی ئەوە ڕەنگە بۆ کەسێکە ئەزمونێکی زۆری هەبێ ئەتوانێ ئەوە بکە بەڵام بۆ من قرس بوو بەس چونکە یەک دیمەنێکی بچووک بوو لە ئەخیرا هاتمە سەر شانۆ ئیتر کە منەوە ئەچوومە سەرستەیج ئەمان لە خوارەوە ئاگیان لێم بوو ملا حەزایانەیە مێ تاکو و تۆزێک ڕێکم کردەوە ئەگەرنا بێگومان قورسە زۆر باشە بزانم ویستم ئسلااو بۆ خاتو سەرگوڵ بنێرم تەوان تەلەفۆنم بۆ کرد بەڵام وا پێویستی کرد پرۆگرامەکەی ئێمە عنی وا پێویستە کار دوو میوان بەشدار بێ کەسێکی زۆر بەڕێز بوو زۆر بەڕێز جوابیان ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە ئیشەڵا لە کاتێکی ترا لە پرۆگرامێکی تایبەتی بۆکەین و ئیشەڵا لە کاتی ترا ئێوە هەرسێکتانە بینمە و بەکاری جوان لە بەرنامەتانە نیە ئەم کارە لێرەش نمایشکەن لە شاری سلێمانی لە شارەکانی تر یاخود بەس تایبەتتان کردبوو بۆ ئەو فیستیڤاڵە باشتر ئەو پرسیارە دەرهێنەر وەڵام باتە ناگرێت من بەناوی ئەو جاڕەوە لە بەرنامەتانە ینی ئەم شانۆگەریەتان ئاوچۆتە ناو خەڵکەوە ینی لە سوشیال میدیا بینم زۆر دەستخۆشیتان لێکراوە ئەم شانۆگەریە چەند دەقە بوو لە بەرنامەتانە لە شوێنەکانی تر بەتایبەت لە شاری سلێمانی نمایشی بکەنەوە بەڵێ ئەم شانۆی ئێمە 25 دەقە بوو کە ئیشمان بۆ کرد طبعا کاتێکە دکتۆر عەلی شەلا پێی وتین ئەو سەرۆکی فیستیڤاڵی بابلە کە پێی وتین حەزەکەین بە ئیشێک بێن ئیتر ئەو بیرۆکەی کە هەم بوو لەم ئیشەیە من ئیشم بۆ کرد کە بردمانە ئەوێ بینەرەکە وەروەکو دیدارتی زۆر بەدڵیان بوو ئێمە بڕیارماننا لە سلەیمانی نمایشی بکەینەوە و زۆر سپاس بۆ هاوڕێیانمان لە شاری هەولێر و لە دەرمەنی خانیش تەنانەت وتیان پێمان خۆشە شانۆکەتان بێنن بۆ ئەوێ بەڵام ئێمە کە هاتینەوە عادەتەن تۆ ئەگەر بتەوێ ئیش بکەی ئەبێ لە 25 دقەکە زیاتر بێ و ئەبێ باشتر خۆتی بۆ ئامادەکەی ئێمە ئەم شانۆیەمان کۆتایی پێ نەهێناوە درێژەیە بێ بەڵام ڕەنگە لە کاتێکی ترابێ چونکە شانۆ خۆتەزانی ئەبێ پارەی بۆ سەرف کرێ ینی ئەمە یەکەم هەنگاوە کە تۆ ئەینی و بەدەر لەوەش
هەم سەرگوڵ چووە کارێکی شانۆیی ترەوە و اقتراحیش کراوە هەم بۆ خۆم هەم بۆ دیدار بڕۆینە کارێکی شانۆیی ترەوەکو ئەکتەر ئیش بکەین. ئەمە بۆ ئێمە تۆزێک ڕەنگە ئەم ئیشەمان بچێتە دواتر، بەڵام بە دڵنیاییەوە هەر ئیش ئەەکەین ڕەنگە هەر لەم دەقەیە و ئێستا بیرۆکێکی تریشم بواتوە هەر لەگەڵ دیدار باسم کرد ڕەنگە لە دەقێکی ترا ئەو بیرۆکەی کە هەمە لە سلەیمانی نمایشیکەین ئەگەر ئەم دەقە نەبێت ڕەنگە لە دەقێکی ترا هەر ئیشی بۆ بکەم و لە سلەیمانی نمایشیکەین. بەڵام تا ئێستا هەر ئەمانەوێ ئەم شانۆی بردومانەتە ئەوێ هەر بەو جوانیەوە بیهێنینە ئێرە و نمایشی بکەین بەس نازانین کەیە چونکە ئێمە هەرسێکمان بەجیا توینەتە کارێکی ترەوە ئەو کارانی کە ئیکەن کاتێکی زۆرتریە گرنگەوەی بەردەوام بن ئیتر لەوانەیە لە فیستیڤالەکانی کاتتان هەبێ لەبەر کاتێکی کورتە توانە لەوانش بێگومان ئێمە هەر ئەم شانۆیە کۆتاییمان پێنەهێناوە ناڵێم ئیشی بۆکەین بەڵام ڕەنگە لە ئێستاە بۆ ئێستا نەبێ بۆ یەک دوو مانگی تر بێت. دیدارگیانزام کارکردن لەگەڵ دیاری وەک ئەکتەر لەبەرەوە ئێوە لە چەندین ینی کاری ترا لە کاری درامی و شانۆگەری شاگەر هەڵە نەبم شانۆگەری بێکەوە خواحافیستان نازانم کە بێکەوە بووین زەلکاوی شەر بێکەوە زۆر ئازەلکاوم بینی درامای سۆما شەر بێکەوە بووین ینی زیاتر کارکردن لەگەڵ دیاری وەک ئەکتەر ینی ڕوبەڕوود بێتەوە خۆشە یاخود وەکو دەرهێنەرێک. بۆ من جیاوازی نەبوو بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە کە لە هەر کارێکا بوو بێتین بەیەکەوە بەیەکی شەو نەبوو بێتین من ئەچوم ئەمود دانیشە ئالەیە ئەم دیمە ناکەم سەیرم کە زام چ تێبینیەکەی هەیە یعنی هەر پرسۆرامان بە یەکتری کردووە لە کارکردنا ڕای ئەو بۆ من زۆر زۆر گرنگە چونکە هەموو کات هاوڕێ کەلێتەوە نزیک بوو ڕازگویانەتر ئەو شتێک کە هەتە پێت ئەگەێنێ ئەو تێبینی کە هەتە لەم دیمەنا چۆن بم لە دیمەنەکەی ترا چۆن بم بۆیە وەکو دەرهێنەریش کە کارم لەگەڵا کرد کە دەرهێنەرم بوو بەڕاستی هەر هەمان هەستم هەبوو لەگەڵا لەبەرەوەی ئەو تێبینیانەی لە ویایم لە کارێکی تریشا لەگەڵ ماو بێت هەر ئاوا گوێم بۆ گرتووە و تێبینیم لێ وەرگرتووە لەبەرەوە ئەزمونێکی جوان بوو زۆر لێ ڕازی بووم وەکو دەرهێنەر دووبارێک نەبوو ڕاستەکە هەنە دەرهێنەر خۆیان تووڕاکەن و تازە تووڕەش زوو هادە ئەبێتەوە هەان لەوانە نیە تووڕەبوونەکەی درێژە بکێشە زوو هادە ئەبێتەوە بەرەڵا ڕۆژێکیان زۆر برادرین هەرسێکمان زۆر برادرین ینی نازانم شتێک بوو ملاحەزەم ئەیانێ تووڕە بوون کە تر خۆم لە خۆمەوە پێکەنین و کەسەری دەموچای ئەمیشم گر پێەکەین بەڵێ ئەم شانۆیان هاوڕێیانە بوو هاوڕێیانە دروستمان کرد هاوڕێیانە بردمان نمایشمان کرد یعنی هەر لە دەقەکەی کاروانەوە هاوڕێیانە پێی بەخشین هەتا نمایشمان کرد هەمووی بە هاوڕێتی بە خۆشەویستی کردومانە بۆیە دڵنیام نەتیجەیەکی باشی هەیە. دیدارگیان پرسیارێکی کەمێک شخصی باشە خاتو دیدار لەگەڵەوەی لە خێزانێکی هوەری هاتۆ باوکی باڕێستان ئەکتەرێکی بەناو بانگا هیوای سەرکەوتن تەندروستێکی باشی بۆ خوازیین لە هەمان کاتە دیدار هاوسەرگیریشی لەگەڵ کەسێکی هەر بەماشی و هوەرمەند کردووە لە ئێستاە دیدار بۆ بە ئەکتەرێکی باش ڕاگەیاندنکارێکی باش مامۆستایەکی باش ئەنێکات چالاکیەکانتە بینم ئەمە ناگەڕێنیتەوە بۆ زیاتر بۆ لەناو خێزانەکەت بۆ ئەو کەشە خێزانیا هوەریەکەتیایە ئەژیت ینی بەشێکی سەرکەوتنەکانت ناگەڕێنیتەوە بۆ خێزانە هوەریەکەت بێگومان بە دڵنیایی خێزان زۆر زۆر گرنگە لەبەری زۆر توانایتر هەیە هەندێک جار خێزانەکەی ڕێگەی پێنەیەوە ئەو کەسە پەرە بە کارەکەی با لە دوای پەیمانگاوە وازی هێناوە خێزان زۆر زۆر هۆکارێکی گرنگە بۆی کە تۆ بتوانی بەردەوام بی واد لەیەکە زیاتر پشت بە خۆت ببەستی متمانەت بە خۆت هەیە کە هەر کارەکەی ئەڵێ من خێزانەکەم ڕێگەم پێەیە تەواو و پرسوورا لەناو خێزانەکە تا زۆر زۆر گرنگە کاتێک ئەڵێ ئەم کارە پێشنیارم بۆ کراوە لەکوێ پێت بڵێ ئەم کارەمەکە بوەستە و پێویست ناکە لەکوێ پێت بڵێ
بڕۆ دەست پێ بکە ئەزانم زۆر باشەبی لەبەرەوە خێزان زۆر گرنگە و توانای خۆشە زۆر گرنگە ینی هەردووکیان تاواکەری یەکترین هەم توانای خۆت هەم خێزانەکە دەگەر خێزانەکە و ڕێگەت پێنەیە تواناشە هەبێ ناتوانانی ئەگەر خێزانەکە و ڕێگەش پێ با توانە و نەبێ هەر ناتوانانی بەردەوامی لەبەرەوە منەڵم هەوڵ و ماندووبوون و توانای خۆت و خێزانەکە تاواکراوی یەکترە بن بەتەکیید دیاریگەان تۆ بەداخەوە ماوەی پێشێستا باوکت کۆچی دوایی کرد خوالی خۆش بێت زۆرمان پێ ناخۆش بوو دوای ئەو ماوەیەکی کەم دەست کردەوە بەکار ینی ئەوە شتێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە بۆکو بینەرێک کە حەزمان کردو تۆ لە کاری نوێ ببینین بزانام ئەو بۆشاییە گەوری کە باوکت لای دروست کردویت بۆ بە بۆشایی بلێ ئێستا لە کارکردنی تۆیە بێگومان لەبەرەوەی تۆ ئێماڵی ژیان بەردەوامە بەڵام ئەو بەردەوامیە بە کەلێنێک کە بەجێ هێشتووی بە باوکێک کە کیانێکی گەورەی هەبوو لە ژیانی تۆیە کە من باوکم پشگیریەکی زۆر تەواوی کردوم لە هەموو ئیشەکانمە یعنی هەر لەو ڕۆژەی چوومەتە پەیمانگا هەتا ئەو ڕۆژەی کە لە ژیان دەرچوو ڕۆحی سپارت بەردەوام پشگیری منی ئەکرد لەبەرەوە من بەردەوامم و ئەو کاتەش کە باوکم نەخۆش بوو من لە دوو پرۆژەیە بووم یەکێکیان شانۆیی شالیر و جادوگەرانی ماکبێز بوو کە دەرهێنانی کاکامەران ڕەوف بوو بەداخەوە ئیتر ئەو کاتە لە کاتی نەخۆشەکەی باوکما بوو نەمتوانی بەردەوام بم و لە هەمان کاتا لەگەڵ کاک دڵشادا قسەم کرده بوو کاک دڵشاد حسێن بۆ درامای باڵەخانە ئێمە چووبووینە پێشەوە کارەکتەرمان وەرگرتە بوو بەڵام بەهۆی هەم ینی بەهۆی ڕێکاری یاسایی کە با بڵین کە دەسەکەن بە کارکردنی وێنەگرتن هەمیش من خۆم نەمەتوانی لەو کاتەیە بەردەوام بم ئیتر خێرێکی تیا بوو کەمێک دراماکە تەخیر بوو بەڵام من ئەو کاتە باوکم ڕۆحی ئاسوودابێ کە من بەردەوام بم کە واز نەهێنم یعنی ئەو نەخۆش بوو لەسەر جێگە بوو خەمی منی بوو ئەیوت تۆ نابێت لە ماڵەوە ئەبێ بڕۆی دۆبلاچکەی ئەبێ ینی تەنانەت ئاگای لێ بوو کە وازم لە کارەشانوێکە هێنا زۆری پێ ناخۆش بوو لەبەرەوە من بۆی باوکم ڕۆحی ئاسوودە بێ بۆەوەی ئەوەی کە هەمیشە ئەیویست کچەکەی لە ناو خەڵکە لە بواری هوەرا پێشەنگ بێ من بەردەوامی با کارەکەم ئەم ڕەنگە بۆ من زۆر قورس بوو بێ بەڵام توانیم بەردەوام بم بۆ ئەو پرسیارەشم لێ کردی چونکە پرۆگرامێکی ترمان کرده بوو پێشتر ئەو پرسیارم لێ کردی کە زۆر پشگیرتە باسی ئەوت کرد کە باوکە زۆر پشگیر خێزانەکەت بەڵێ من ینی دایکیشم زۆر هیلاکە لەبەرەوەی منی ترکە لە ماڵەوە ئێمە دەرەوە بمانێ و نەمانوێت تەمەنێکیان بەڕێ کردووە هەموو کاری ماڵەکە زۆر جار لە ئەستۆی ئەوانەوە من دواکاری شانویشم کە شانوی زەلکاو بوو هەر لە فەیسبووکەکەی خۆم پێشکەشی ماندووبوونی دایکم و باوکمم کردووە و تر بە هیوام بتوانم ئەو شتەی باوکم حەزیە کرد من درێژەی پێ ئەوە ڕاستیە کەچ بە پشگیری خێزان نەبێت ناتوانێت بەردەوام بێت لەم کۆمەڵگای ئێمە ئەگەر خێزان نەبێت تاوەکو لەگەڵ خێزانەکەی تای دواتریش تا هاوسەرگیریەکە ئەگەر هاوسەرەکە و ڕێگە و پێنەیە ناتوانی بەردەوامی کۆمەڵگای ئێمە هی ئەوە نیە تۆ بڵێ من گوێ نایەم بە خێزان و بە هاوسەر من هەر بەردەوام ئەبم تۆ پێویستە بە خێزانە بە پشگیریەکانێتی لەبەرەوە خێزان زۆر گرنگە بەڕاستی لە ئێستا ینی خۆشحاڵانە لەناو ئێمەیە لەناو کووردا ینی خێزان بەهایەکی زۆر تایبەتی جوانی بە دایک و باوک دوای دایک و باوک خوشک و برا دوای ئەوان هاوسەر منداڵ ینی قیەمێکی زۆر جوان ماوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی زۆر جوانەکە من بۆ خۆم هەتاکو وەهای ترەگەی بەوەی کە سیارە و هەبێ و خۆ بتوانی بڕێ هەر باوکمی بردم بۆ پرۆڤە ئەی بردم و ئەش هاتەوە بە تو ئەمە یعنی زۆر پشگیریە کردم لەبەرەوە ئەو ئامانەتی کە منی بردە پەیمانگا هەر بەو ئامانەتەوە هاتوومەتە دەرەوە بەردەوامە بم خۆی هەنێ کات هەیە هەنێشت هەیە لەوانەیە دایک و باوکەکە زۆر بە سادەیی وەری بگرن بڵێ من ئەوکو ئیشێکی ڕۆژانی خۆمە هەم دیاری ئەبم بۆ پەیمانگا و ئەهێنمەوە بەڵام لە ناخە دیاری ئەوە بە شتێکی زۆر گەورە ئەبێت و هەتا گەورە ئەبێ ئەم گەورە بوونە هەر لەگەڵ یا ئەمێنێتەوە ئەم شتانی ئەم شتە جوانانی دایک و باوک لە لای پیرۆزە و ئەمێنێتەوە هەنێکات زیاتر بە ئەو گلەیەش بکەم نەبەهێنیش بەگلەیی ئەن کوڕ زیاتر ئەو شتانی زۆر بەلاوە گرنگ نیە شتەکان بە ئاسایی وەرئەگرێت زۆر محتەمە لە کۆمەڵگای ئێمە کچ
جۆرێکی ترە بمانێ و نەمانەوێ بەتەکیید بوونەوەرێکی جیاوازە بزانم دیدارگیان هەستێکی چۆن بوو لەوێ ڕسمەکانتم بینی بە جلی کوردیەوە هەردووکتان گلەی بەخات و سەرگوڵ بۆ جلی کوردی لەبەر نەکرد بوو پێتان بەس دوای ڕئیگۆڕی بۆ شوێنی خۆگۆڕینەکەی مە زۆر دوور ڕۆشتین تاوەکو خۆمان بگۆڕین ئەویش لە دوای هیلاکێکی زۆر و گەشتن و توانام نیە بڕۆم خۆم بگۆڕم ئێتر ئێمە هەر پێداگریمان کرد پێداگریمان کردمان ینی هەستێکی خۆشە ونیە تۆ لە شانووی بابل و لە ناو 4,000 کەسە جلی کوردی لە بەرابێ ڕاستی زۆر خۆش هەستێکی چۆن بزانم بە جلی کوردیەوە بە زمانی کوردی بە جلی کوردی و کاستەکەت ستافەکەت کوردی بێەوە زۆر هەستێکی خۆشە لای ئەوانیش زۆر پێیان جوان بوو بەڕاستی سەرنجی زۆر جلی کوردیەکانیان ئەیا بە هەمویانەوە وێنەیان ئەگرت زۆر پێیان جوان بوو ئێمەش هەستێکی زۆر خۆشە بەڕاستی هەر تۆ نمایشەکەت کە بە زمانی کوردی ئەیگەی هەستێکی زۆر خۆشەوە بە جلی کوردی سێ خاتون بیتون ئەو پێشوازیە زۆر گەرمەی لەوێ کرا بەڕاستی زۆر زۆر ڕێزی هونەرمەند دەگرن بەڕاستی ینی ئێمە سپاس بۆ خەڵکی خۆمان کە ڕێزمانەگرن هەم بینەرەکان هەم ئیتر بمانێ و نەمانوێ لە ناو هونەرمەندەکانیشە کەم تا زۆر پشگیریەک هەیە بەڵام بەڕاستی ئەو ڕێزەی لەوێ لێمانگیرا ینی بۆ ئێمە شۆک بوو چونکە هیچ کاتی ئەوەمان نەبینی بوو. ئەو فستیڤالە هیچ خەڵاتێکتان وەرگر خات و دیاری هیچ خەڵاتێکتان بۆ خەڵات کرا بوو یاخود تەنها نمایشێک بوو هیچ خەڵاتێکتان وەرگرت؟ بەڵێ ڤیستیڤاڵی بابل تاکە ڤیستیڤاڵە کە خەڵاتی لەسەر نییە ڤیستیڤاڵێکی ئەدەبی و هونەریە یعنی هەم شعر لە خۆیەگرێ هەم دیبیت لە خۆیەگرێ و کاری شانۆ لە خۆیەگرێ میوزیک لە خۆیەگرێ ینی هەمە چەشنە و خەڵاتی ڕێزلێنانمان وەرگرت ئێمە ینی وەکو ستافی کورد و ستافی شانۆیی سەیدا خەڵاتی ڕێزلێنانمان وەرگرت و ئەو کەسانی کە بەشداری فستیڤاڵەکەیان کردو بە تایبەتی گروپە شانۆیەکان خەڵاتمان وەرگرت و بەدەر لەوەش کۆمەڵێک ئەکتەری بەناوبانکی خۆیان هەبوو وەکو خات و ئاسیا کەمال ینی ئەو نیە وەکو تەقدیر ڕێزلێنانی وەرگرت و ئێمەش وەکو گروپی کورد لەسەر شانۆی بابل خەڵاتی ڕێزلێنانمان وەرگرت. کامتان وەرتانگر خەڵاتەکە؟ من وەکو دەرهێنەر بانگی منیان کرد ئەگەرنا خەڵاتەکە بۆ هەرسێکمان بوو بەڵێ ئێستا لای کامتانە خەڵاتەکە؟ بالای دەرهێنەر بێت ئەمان کرۆ پێکەیمان ڕۆژە لای تۆ ڕۆژە لای من ڕۆژە لای جارە لە لای منە ماوەیەکی ترەین بە سەودەسەکە لە لامە وەکو کاسی العالەم وایە تر لای کەس نامێنێتەوە بەس هەر بڕوا ئێمە سوپاس بەخوار پێکەوەمێنینەوە هەرسێکمان بە ئاب بڕوا لە ناومان ئینشەڵا بە هیوام کە خەڵاتی ئۆسکار وەرگرن ینی لەوانەیە شتێک بە مەحابە بەڵام بۆچی مەحاڵە لای ئێمەی کورد ینی هەر سێکتان خاتوونی زۆر باش و ئەکتەری زۆر باشن بۆ نا ینی با ئەکتەرێکی کوردی ئێوە یەکێک بن لەوانی کە خەڵاتێکی زۆر بەرز و خەڵاتی ئۆسکار وەربگرن بە هیوین ئەوە خەونی هەمومانە هەموو ئەکتەری کورد و هەموو دەرهێنەرێکی کورد ینی خەونی ئێمە ئەوەیە کە هونەرەکەمان بگەینین بە دەرەوە بەڵام ئیتر ئەگەر لە بچووکترین هەنگاویشەوە دەست پێ بکەین و لە کۆتایە هەر کەسێک خەڵاتێکی باش بێنێتەوە بۆ کوردستان من بەمدیدار بێ هەر کەسێکتر بێ شانازیە بۆ ئێمە. بزانم ئەم پێشبڕکەیانە ئەم فستیڤاڵانە چۆن ئەبینیت بە تایبەت چەند ساڵێکیشە لە شاری سلێمانی و شاری هەولێریش هەنێ کاتی فستیڤاڵتان کردووە ئەوەی ئەبینم کە چونێتە شاری بەغدا بزانم ئەم فستیڤاڵانە چۆن ئەبینی وەکو ئەبدەیتێ نییە بۆ ئەکتەر ئەم لە ڕووی ناسینی خەڵکانی نوێەوە هەم لە ڕووی کارکتەرەکانە لە ڕووی ئیشەکانتانەوە زۆر گرنگە فستیڤاڵ وەڕاستی نەک تەنها بۆ بینین ئەو دروستکردنی ئەو پەیوەندیە لە نێوان ئەکتەری ئێرە هونەرمەندی ئێرە هونەرمەندی ئەو وڵاتی کە بۆی ئەچی یان ئەو شارەی کە بۆی ئەچی بەڕاستی زۆر گرنگە خۆزگە ئەم فستیڤاڵانە تەنها ناوخۆی نەبووە وای لێ بەهاتایە بۆی بدۆزرایەتەوە ڕێگەیەکی هەبووە کە تۆ فستیڤاڵی وڵاتانی دەریشەوە ببینی ئەمەیەوە ئەکاکە خەونی ئێمەوا بکات کە بگا بە دەرەوە دروستکردنی پەیوەندیش لە ڕێگەی فستیڤاڵ و بردنەدەرەوەی کارەکانمانە تۆ هونەر کاتێکەکەی کە لە هەر وڵاتێک لە هەر فستیڤاڵێکە ئەو کارەی تۆ ئەبینرێت کلتور و
ڕۆشنبیری و توانای تۆ لە وڵاتیا دەرەخات تۆ کورد ئەناسەنی بەت ئێستا ئێمە بە زمانی کوردی نمایشمان کردووە ئێمە لەوێ وەکو کوردێگە بینین بەڵام ئەگەر وەکو میوانێک بڕۆشتینە نەتوانای ئێمە ئەبینرا بەڕاستی وەنا بە زمانی کوردی نمایشمان ئەکرد بۆیە فیستیڤال زۆر گرنگە کللتوری یەکتری شارەزابیهی ئەو وڵاتی کە بۆیەکی وەتوانای یەکتری ئەبینی دروستکردنی پەیوەندیە تۆ هونەرمەندانی ئەوێ بینی ئەوان تۆ ئەبینن خۆزگە تەنها ناوخۆیی نەبووە بە تەنها لە ناو خۆمانە نەبووە فیستیڤالانی دەریشەوە ببینین و کاری ئەوان ببینین ئێوەش ئەوانیش کاری ئێمە ببینین چونکە ئێمە زۆرینەی کادۆکو میوانە چین بەڕاستیەوە زۆر جێی داخە زۆرینەی فیستیڤالەکان بەداخەوە لێرە من لە زۆربەی چاوپێکەوت ناوتومە وەکو میوانەکە چینش بەشێکە کۆمەڵەکە و کومیوان ئەچە دانیشە کارەکانی ئەوانە بینی ئەی ئەوان چۆن توانای ئێمە ببینن کاتێک من فیلمێک نەبێت من ببینن فیلمێک نەبێت دیاری خان ببینێت کارێکی شانۆیی نبینێت ئێمە ببینن بە چیا بزانین ئێمە ئەکتەرین ئەوان ناتوانن دابنیشن بە دیار شانۆی ئێمە و لەکوێ ببینن درامای ئێمە لەکوێ ببینن فیلمی ئێمە لەکوێ ببینن لە کاتێکان ناچێتە دەرەوە ئەم کارانە بۆیە فیستیڤال زۆر گرنگە هیوادارم ڕۆژێک ئێمە بە فیستیڤال بچینە دەرەوە ئینشەڵڵا هەروە بەزانم نوێترین کارتان چییە؟ نوێترین کارتان هەردووتان لێ کارە بەشدارەکەم باسیەوە کارێکتان هەیە بەدەر لەو شانووی خۆمان کە هەروەکووتمان بەردەوامی هەیە من لەلایەن هاوڕێم ڕێژەن جەمال اقتراحی ئەوم بۆ کراوە کە بچمە کارێکی شانوویە وەکو ئەکتەر نواندن بکەم ئیتر لە ئێستاە زۆر سپاس لە کۆبوونەوە و دەق خوێندنەوە ئەو شتانەیەتر بیرتەکەین بەڕاستی نواندن زۆر جوانە زۆربەی شانوەکانتم بینی و بینەرێکی سەرسەختی تۆمەسپاسگیانەکەم زۆر سپاس منیش وەک شانۆ پێشنیارم بۆ کراوە بەڕاستی ئێستا لە خوێندنەوەی دەقەکەیان بۆیە جارێ لە ڕێکەوتنی ئەوایان کە دوای دەقەکە گفتوگۆ بکەین ڕێ بکەوین یاخودنا لەبرەوە لەوەیان کە بچمە ناو کارەکەەوە جارێ لە خوێنان بۆیە هیچ شتێکی لەسەر ناڵێ تۆش بڕۆ لەبەرەوەی من نەبێ بە مجامەلە یعنی دیدار لە زیاتر وەکو بینەرێک ئاماژە بەوە ئەەکەم وەکو ئەوە ناوەکو پێشکەشکارێک وەکو بینەرێک لە کاری شانۆیە زۆر زیاتر بەلای منەوە جوانتر ئاکتینەکە بەتایبەت لە شانۆی ئەحساسێکی جوانی هەیە شانۆی ملواکەی پچڕاو ینی زۆر ئاکتینە جوان بوو هیچ لەوە نەئەچووکە لەسەر شانۆ ینی ئەو شتەکان لە ڕاستی ئەچووننا لەبەرەوەی وای بەردەوامی بۆ سەرکەوتوو بن ئیشەڵا بە ئیشی جوانتر ئەتان بینمەوە لە ئیشی جوانتر بەیەکتر ئەگەینەوە و چاوپێکەوتنی باشتریشەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەخێربێن سەر چاوان مادومانکردن سپاس بۆ دەرفەتی ئێوەش زۆر سپاس بۆ هەردوو خاتوونی شانۆکار و هونەرمەند خاتوو دیاری عومەر لەگەڵ خاتوو دیدار بۆ ئەمڕۆ میوان بوون لە ئێمە قسە باسمان کرد لەسەر نوێترین کاریان کە شانۆی ئەلسەیدە بوو کە لە بابل نمایشکرا بوو تا پرۆگرامێکی تر هەشاد بن خواتان لەگەڵ